مطمئن هستم که این سفر من دڵنیام کە ئەم سەردانە دەبێتە خاڵێکی وەرچەرخان بۆ فراوانکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتی ئێران و عێراقی هاوڕێ و برا. برادر ایران و عراق خواهد بود. العراق لا يمكن أن يكون ولا عێراق ڕێگە بە هیچ هەڕەشەیەک نادات لە خاکەکەیەوە بۆ سەر ئێران. همچنان آماده بەردەوام ئامادەین بۆ کارکردن لەگەڵ گەلی عێراق لە پێناوی سەقامگیری و ئاسایشی عێراق و ناوچەکە. امنیت الشعب العراقي محب عێراق پێداگری دەکات بۆ دروستکردنی پەیوەندیەکی نمونەیی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا و پێویستە ئێرانیش دەست لە کاروباری ناوخۆی عێراق وەرنەدات. وفق مبدأ عدم التدخل بالشؤون الداخلية.